استاف برنامه آبور جهولی را پایتخت ریک دریج گرته بر دبیجن نافچک لباشور کردستان کاری از سربخویا آبوری لدردورن خود دابین بکه نه قیران و نه آبلوقه لچدم و زمانان باندور لسرجیانا و نکریه دبیجنه و نافچه هاورامان دما ام جهولری درکتین بینامن و در هنر برنامه اف گنگ شد روز بومد گو لباشور کردستانش درزی که حتی کراسیبی که ده دیتن لیده همان دمه دامدگو این چه بیجن اگر لنافچه که جدرزی که حتی کراسیبی که به درست کرن آنکو بر همه خمالی با لهاورامان تنانت خارنابی که جده درست کرن یعنی هر تشت لور خمالیه بدریجهای سالان قیرانان و آبلوقیان پشت آبوری لوی نافچه نشکاند هر تشت دناوا نافچه داده ها دیتن جبر که هر تشت خمالی ده درست کرن نافچه هاورامان بگشتی همه بخن جرمزنترین هفت شاخوه یا شیکاری آبوری میدانی انجام آنجی همه جهاورا را گینن که نهینی سرکفتنا برو بومو بر همه نافخوایی لوی نافچه بو چفتگره بخیر بین بو برنامه آبور ازم بختیار عبدالعزیزی هاورامان دکود نناوا سنورین باجار حلب جدا که باجاره که نوی سر به باشور کردستانی و او دبه پرک دنیو برا باشور و روجهلات کردستانه جبرویه که به سر بخوی آبوری یا رادهی لوی نافچه ناوو بانگک درست کریه هر قیران و آبلوقین لسر باشور کردستان درست دبن باندوره که مزن لسر هاورامان ناکه پلان هاورامان ین دوم درش به صدان سالان جبو درست کرنا بر همه نافخویی و برو بوم هشک و چاندنه به تایبتی سربور و سربخوی آبوری یا و نافچه سپاندیه دنوا هاورامان دا امگریان ام لدیف پرساخوه ای بردوان بن حتی بکاره بن بر سواوه ببینن زیده 33 سالان جه سربورا ماموستاینی و پرورده کرنان نویان یک لدیف یک اف ظلامه به تمن بو ایکم جار لسر اکران مدیایی دیار کر نهینیا سرکفتنا دروست کرنا آبوره که سربخو لنافچه هاورامان تن دسته خالان دا ده چارچوبه کرن و ام کارین آبوره که سر بخو دروست بکن او دبیجه ما خوافیر نکریه ام دست هفکاری جه کسی درج بکن ام بخوافیر بونه که سر بخویه که آبوری جه داهنان و برهم نافخوایی دروست بکن بلکو ما بازار جهانی جی به برهم خواه پر کرنه گنگشه دیگل وی ظلامی گلک به باوری بو هند جار برسون ما به کنید دان له هر برسوه گاوی جه سربورا زیده 30 سالان هات بو جبرویه که او دبیجه ام دکارن تمام کردستانی جی فیری و سربخویا آبوری بکن اگر دلیوه جمعرا به دروست کرن جبرکو سربورا ما شاده لسر سربخویا آبوری لهاورامان ددت اقتصادی سیاسی گرد لأصلا مروف که هات سر دنیا پیویستی بجیان ژیانیش بەبێ کار ڕێک ناکەوێت تۆ ئەم زەویە مەخزەنێکە خوا داوێتی هەموو شتێکی تایە باشە ئەسپێک ناتوانێت گڵۆپێک داگیرسێنی بەڵام مرۆڤێک دەتوانێت گڵۆپی هەموو عالەم داگیرسێنی معنای ئەوەیە مرۆڤ بە عەقڵ توانی سەیطرە بکات بەسەر هەموو کەونا مەبەستم لە اقتصادی سیاسی ئەوەی کە بێوێت سیاسەت بکە ئەبێ مرۆڤایەتی بخاتە پێش هەموو شت بە تایبەتی لەو زەمانەوە کە دینەکان هاتن
دینەکان ویستیان خزمەتی مرۆڤ بکەن بە ئاینەکان بەڵام لایەندا اقتصادی سیاسی هەر بە دەمەوێت ئاو بپرسم قەزت ئەوەیە لە اقتصادی سیاسی دەتوێت خزمەتی مرۆڤاتی بکەیت دەتوانی لە ڕووی ئابووریەوە خزمەتی مرۆڤاتی بکەیت اقتصادی سیاسی یانی ئابووری ئابووری اقتصادی یانی ئابووری ئەوە تەرجمەکەی ئابووری گوێ بگرێت مرۆڤ وتم پێویستی بەکارە هەر مرۆڤێک خاوەنی ئەمری گەیشتە 18 ساڵ خاوەنی وزەیەک الطاقة ئەو وزەیە ئەبێ سەرفی کا بۆ سێشت یەکەم خۆی و خێزانەکەی دووەم گەل و نیشتمان دووەم گەل سێەم نیشتمان ئەم نیشتمانە بەم شێوەیە مەعاملەی لەگەڵا کرێ ئەبێ بە نیشتمانێکی نمونەیی لە هەموو دنیادا و مرۆڤەکانی هەمویان ئەژین بەبێ ئەوەی شەڕ و شۆر بەکاربێن و کوشتن بەڵام کە سەرمایەدار دروست بوو سەرمایەدار ویستی ئیمتساسی هەموو هێزی خەڵک بکە لە مەسلحەتی خۆی ئێستا ینی ئەمەیان نهێنی سەرکەوتنی ناوچەی هاوڕامان لە ڕووی پاراستنی ئابووری خۆی تایبەت ئێمە وەکو مامۆستایەک ئەوە خەڵفێرەکی ئێمە وەختی خۆی لەم شارە 12 موچە خۆرمە هەمووی کۆمەڵێک چەخۆی دروست کردووە کۆمەڵێکی زۆر ڕامکوچۆخی دروست کردووە کۆمەڵێکی زۆر لە باو و خاڵی دروست کردووە کۆمەڵێکی زۆر خەریکی باخ و باخات بووە کۆمەڵێکی زۆر ئاسنگەر بووە باش یعنی موچەخۆری زیاد لە ناوچە هاوڕامان سەبەبی ینی تەسیری هەبوو کاریگەری هەبوو لەسەر بەروبوومی ناوخۆی بەروبوومی ناوخۆییان لە سەد کاریگەری هەبوو دەمە بزانم چۆن ئێستا بینەر دەیەوێت بزانێت چۆن کاریگەری هەبوو کە ئینسان موچەخۆر بوو هەر ئەوە نییە تۆ 8 سەعات بڕۆی لە شارەوانی ئیش بکەیت تویتر بڵێ من مەعاشێکم هەیە 250,000 وازی لێ هێنم باخەکەت ئاوەدان نەکەیتەوە و خانەوەکەت ئاوەدان نەکەیتەوە و ئیشی تر نەکەی ئەبێ ئیشی تری لەگەڵا بکەیت ئێمە ئەمڕۆ زروفێکی ئابووری زۆر سەخت ڕوبەڕوومان بۆتەوە باشە بەڵام من دڵنیام کوردستان دەڵۆمەندە مەعاشیشمان نەبێ یەک کەس لە کوردستانان لە برسان نامرێ بەڵێ تووشی ناڕەحەتی و کەموچەیی و ئەوانە ئەبی چونکە کوردستان لە هەر شوێنێکا دەنکە گەنمێ بکەوێتە خوارەوە یا دەنکە زەڕاتێک بکەوێتە خوارەوە زەڕاتەکە 300 دەنک فرێها گەنمەکە 6 دەنک فرێها کە لە ناو جووتیانە نامژیاوە معنای ئەوەی ئەم لە ئیش بکە نامرێ بەڵام هەر نەک ئێستا بەغا وەختێ 4500 دەی تەخت کرد ویستی کورد مەجبور کە ئیلا بە موچەی ئەو بە یارمەتی ئەو بژی کوردستان ئیتر ئینتاجی تیان نەمێنێ ئەمە ڕژێمە وڵات ببا بڕێوە وڵاتەکەی خۆی وێرانکە نەخێرەوە ڕژێ ئەوە ژنێکی واقعی ئیزان لەبەر ئەم هوکارانە هاوڕامان دەستی کرد بە درێژایی مێژوو دژاتی کورد دەکرێت لەسەر هەموو مەسەلەی سیاسیە ئابووریە لە مەسلەی کۆمەڵاتی هەموو شتێک لە مەسەلەی ئەویشتری کۆمەڵایەتی لە مەسەلەی مەذهەبیش لەبەر ئەوەی بەڕنامەکەم ئابووریە لەبەر ئەم هوکارانە هاوڕامان هەوڵیدا هەموو شتێک بەخۆی بەرهەمبێنێ بەڵێ هەورامان هەروە بوو هەموو شتێکی بەرهەم هێناوە هێشتر مەکینەیەکی بەکار نێناوە لە دامەزراندنی ئەم هەموو باخودا خان و باخەدا هەمووی بە ئیشی ماسۆرکە و بە ئیشی دەست و بە عرەقی ناوچەوانی خۆی بەبێ منەتی لە عێراق منەتی لە هیچ کەسوە نەگرتووە ئێستا ئێمە تەنها لە هەورامانە تەنها پێویستمان بە شەکر و چاک بووە لە ئەسڵا ئەگەر لە ناحیە تەندروستیەوە ڕێکی لێکی بدەیتەوە شەکر جەهرە چاک دوو داشە بەرزان لە هەر درێکێ لە باشووری کوردستانیان لە هەر درێکە جیهانی بە کۆهایدار بە لەسەر ناوچە هاوڕامان یەکسەر بیراگیزە هاوڕامان لە بیراوان هەیە ئەف
دانه که وک نمونه جگیزه که سروشتی لهاورامان ده دیتن بر همه وی خمالی به وی آوایه لید همان دمی دا یعنی اول پرانیا جهان ده دیتن به وی کباری بر همه گیز هاورامان جی به وی آوای جی ده دیتن یعنی همبریا وان گلک مازنه جدایا وان گلک یا مازنه اگر تو همبری یک بکی اف جی بر همه خمالی یه نافچه هاورامانش بر وی که هر درک جهانی کو کسک هایدار بل سر نافچه هاورامان یکسر دویجه گیزن هاورامان اف گیزه گلک ناف داره اف گیزه به سروشتی هنده یعنی سروشتی ویجی نوه که مثلا هر کسک فکر که بیجید کو اف گیزه به ناوارو که دایا باش نبه یا به هر آواکی گلک یا نازکه کاکلای به وی آواییه یعنی کاکلای که تجی هیه جبر ویه که اف دکاره ببه جدره که دروست کرنا دهاتی بخوادی و گیزه یعنی هر کس که کواب گیزه هبن بسایه نازکی ها جی نافداره لهمی جهانه و گیزه که با آسانی یا بسانهی تهتش کاندن بدست یعنی نازکی ها گیزه هاورامان نابودنگه که تایبت هل باشور کردستانه او ایکم جاره جی گیزه به بی آوایی ده برچاف یعنی به مازناتی هاورامان افش ده برچاف تنه گیز نینه لهاورامانه هنار هیا بر همه هنار سرکا هنار جد هدا دروست کردن برو بومو متایدی هشکی هی قیسیا هی کیا هشکا هی بر همه دیگه لکه تن کل هاورامان بهنه دیتن که بو خارنه دهنه کاریناش برده که هاورامان حتی آنها جیشی اثر بخویه که تایبت یعنی شوازه که تایبت یا اثر بخوی آبوری لبین آبچه درست بکرد و بپاریزید به همین پیکات این خواهی جیانی و جد دروست کردن بالا خانه آواهیان خانویان حتی جلوبرگان، پیلاوان و خارنجی و بر همه سروشتی جید نافده دیاره اف جدایی ها نافچه ها هاورامان جده ورندن این کردستان دین تبرچاف له هاورامان تشتی کو سرنجا استافه آبور کشای لوین آفچه هر تشت و هر بازار لسر تیتال کفن وک خمایه حتی نها جی پیدا کرنا پاری جیان جبر همه نافخویه او به دستن خواه چاندن دکن و به دستن خواه بر همه چاندن دکن بر همه نافخویی وک برو بوم هشک و به دستن خواه جی بازار پیدا کن بیکو چه بازار دنین جهان بگرن او دبیجن دناوا بازارن هاورامان دا ام کارینه سرنجا گلک جه خلق و گشتیارن بیانی جی بکشن جیان لدف مبردوامه و ام دینوین خوشی لسرویه که فیر کن ام آبورا خواه و که سر بخویی جه دست نادن و که جدا جه هر نافچه کدن یا رجحلات آنا وراست چه دکن دیره؟ والله خیلی بله قلة تجميري اشتكي وعدك والله لا هورامان لكون زمانه جوز بجمادن بو بدانه بو 500 دانه 1000 دانه نرخيكي خويه بو اما يسر لسر او تقاليد كونه هل بردوانين بدانه يفروشين 1000 دانه بپی جوز چاکو خرافي جوزكه جوز 1000 دانه ب 7000 ب 8000 هزاری به 16000 چاک و خراپی گەورە و چووکی کاکڵی باش و خراپی ئێستا من خەریکی ژمارنی گوێزم بەدانە بەڵێ پرسیارەکانی خۆم دەکەم ئێستا ئەمە یەک هاتومە ژوورێ بەڵێ دیتم مەسەلە نەتەنی قەیسی هەیە لەولایەتی هەیە یێڕاو بەڵێ لەم لە هەندێشتی تر هەیە حتا سرکەی هێنارم بەڵێ ئێوە چەند پێش بە خۆتان دەبەستن لە دابینکردنی بەڕێبوومی ناوخۆی خواردن هەر شتێک ئێوە پێویستان پێوە وڵا ئێمە هەورامان کاتی خۆی هەر لە دێر زمانەوە زۆربەی شتەکان بەڕووبوومی خۆمان بووە پێویستمان بە شتی بیانی زۆر کەم بووە یعنی بە دوگمەن شتی بیانی هاتووەتە ناوچەی هەورامان لە خواردەمەنیەوە لە جلوبەرگەوە لە پێڵاو ئەمانەوە لە کەرەستەی خانووەوە هەموو شتێ ئەو شتانە خۆمان دروستمان کردووەوەی ناوچەی هەورامان بوو و پێویستمان بە بەروبووم یا پێداویستیەکی بیانی نەبووە وێزی ئەسلی تایبەت سروشتی لە ناوچەی هاورامان
بەدرێژایی مێژووی ئەوەی بەبی جانەمتان دێت حتا چ بازارێکەوەی شتێنی چ بازارێک لە بەرهەمی ناوخۆی هاوڕەمان من لە بیرەوەری من لە هەفتاکان بیرم من ئەم پیشەیە ئەمە پیشەی باو باپیرمە بۆ ماوەتەوە لەگەڵ باوکمایشم کردووە گوێزی هەورامان و بەروبوومەکانی تر وەکو توور وەکو قەیسی وەکو هەڵوژە ئەمانە بۆ بەغدا چووە بۆ مووسڵ چووە ینی لێرە بار کراوە بۆ بەغدا بە سندوق کاکڵە چاکراوە خراوەتە سندوقەوە سندوقی ئەو کاتە چاییە بوو پڕیان نەکرد لە کاکڵە و یەکسەر بۆ بەغدایانەنا لەوێ لە ئەمبارەکانی بەغدا داگیرا لەوێ شەوبڵاوە بوویەوە بە هەمووی عراقا مەسەلەن یعنی ئەتی بیانی چۆن باسی ئەوانە دەکەن کە دێنە ئێرەش لێتان دەکڕن حەزیان زیاتر لە چ شتێکە بەس ویست حەزیان ئێستا خۆشبەختانە شتی خۆماڵی زیاتر خەریکە برەوی پێدرێ ماوەیە وەستا بوو مەسەلەن ئەو پەرەپێدانەی پێ نەدرابوو بەڵام ئێستا ڕۆژانی جمعە و تەحتیلەکان یعنی خەڵکانێکی زۆر گەشتیارێکی زۆر ڕووەکەن هێرە بۆ کڕینی بەروبوومی خۆمانە یعنی ئەوە جێگەی خۆشحاڵیە بۆ کاسبکارەکانیش و بۆ خاوەن باخەکانی هاوڕەمان هەوڵدایە دە هەر تشتێکیدا ji pêdiviyên jiyanê serbixwe be her tiştekê ku di nav hawraman da di demên xwe de hatiba dîtin beriya pêşketina teknolojiyayê hawramanî bû ji ber vêyekê wan hewl da heta dawî delîveya jiyanê ew berhemên xwe yê navxweyî biparêzin bû nimûne aniha li hawraman pêlavek dê drûstkirin ku dibêjnê kilaş şêwazê drûstkirina wê sedan sal têperandin çê guhorînek bi serda nehatiye li ser vêyekê bi awayeke tenduristî û saxlem jî ev pêlave hejmarê nû tûmar kirine li seranserî cîhanê li welatên pêşkeftî xwasta taybet li ser vê pêlavê heye ev pêlava ku dibêjnê kilaş nimûneya navçeya hawraman gihand hemû welateke pêşketî yê cîhanê û hejmareke geleke mezin ya geştyaran خەلکێ هاوڕەمان دەبێژن ئەم li ser tîtalên xwe li ser şêwazê jiyana xwe wê berdewam bin ji ber ku bi sedan sal em li ser vê cûre şêwazê jiyanê berdewam bûne lê tenê ku xwasta me hey hikûmet weke welatên dinyên derdor giringiyeke taybet bi vê navçeyê bidin heta ku bibe nimûneya serketinê di drûstkirina abûreke serbixwe da em dikarin vê navçeyê û nimûneya serkeftina wê vegozin bû her direke din ya başûrê Kurdistanê lê tenê eger xemsarî ji aliyê peywendîdar hemberî navçeya hawraman nehêkirin em dikarin serboreke serketî di bersîngirtina her qeyran û abloqeyekê da fêrî başûrê Kurdistanê bikin بڵێ دیارە 30 ساڵ ئەگەر بڵێن زیاتریش پێش ساڵانی هەفتاوەش کە هەورامیەکان بڵێن تەرحیل کراون گوێزراونەتەوە بۆ ئۆردوگایەکان بۆ کەمپەکان توان بڵێن هەورامیەک توانیوێتی بەدەستی خۆی ئابوووریەک بۆ خۆی ژیانێک بۆ خۆی دابین بکە دوور لە پێویستبوون احتیاجبوون بە هیچ شمەکێکی دەرەوەی سنوورەکەی خۆی تەنانەت ئەو شماکانشی کە زۆر پێویست بوو بێ کاتی خۆی وەک لە شێوەی کاروان جۆرە بازرگانیەکی ئاڵوگۆڕێکی هەنێ فقط ئاڵوگۆڕێژ بووە هاتوان بڵێن پارێت یا بەکار نەهاتووە بۆ نمونە مێوژی بردووەتە خانەقین لەوێ بە گەنم گۆڕیوێتەوە ئاڵوگۆڕێکی کردووە توی بردووەتە گەرمیان لەوێ بە برنج گۆڕیوێتەوە بڵێن یاخود بە ساوەڕ گۆڕیوێتەوە فقط ئەوە بووە تو ئەین بڵێن ئەو بازرگانی ئەو سەردەمە سکەی تێدا بەکار نهاتووە ئەملێ و پارەی تێدا بەکار نهاتووە لەو زمانەدا خەڵک لەبەرەوەی خەڵکێکی
سروشتی بۆیانێ هەمیشە تامەزرۆی سروش بووە لەگەڵ سروش تا ژیاوە ئەتوانین بڵێن تان خانووەکەی خۆی بەرد لە هەورامان خاک لە هەورامان دار لە هەورامان داڕەوا لە هەورامان پێویستیشی بە کەوانتر نەبووە تاقی جوانجوانی تیا کردووە تاقێک بۆ جلوبەرگەکەی تاقێک بۆ پێخەفەکەی تاقێکیش لە مەتبەخەکەیش بچوو دروستی کردووە بۆچی بۆ قاپ و قاچاق و تەنانەت دار کەوچکی بەکارهێنانیشی کەوچکەکە سروشتی بۆ لەدا دروستکراوە خۆی دروستی کردووە ئەو وەستا دەستڕەنگێنان دروستیان کردووە بەڵام ئێستا ناوچێ هەیە لە بن بۆیە هەمیشە بە نمونە پێم خۆشە شتەکان بەراورد بکەم ناوچێ هەیە لە کاشانی ئێران پێ ئەڵێن ئابیانە ئابیانە کە ئەچیتە ئەوێ ینی ئەگەر تۆ چاوت ببەسن و بتبەنە دێی ئابیانە شوێنەکە وەک مجەمەعێکی گەورە وایە ئابیانە وا ئەزانی 200 ساڵ پێش ئێستا ژیان ئەەکەی تەنانەت هەر جۆری پێڵاوەکانیشیان ئەو سازمانەی ئەو ڕێکخراوەی تایبەتە بە ژیانەوەی کەلتورەکان دەمیان ئەکا نایەڵێ هیچ وەسیلەیەکی تازە و تەکنۆلۆژیایەکی تازە لە دروستکردنی خان و کۆڵان یعنی ئەو پێداویستەکانی ناوماڵ بەکاربێنن حتا لە بەڕە و پێخەف و ئەو شتانە هەموو شتەکانیان کۆنن ئێستا بینی بۆتە گەورەترین دەی گەشتیاری لە ئێرانە لە سەرانسەری جیهانەوە سەردانی ئەو شوێنەکەن هەم وەک دەرامەتێک بۆ حکوومەتی ئێران هەم وەک دەرامەتێکیش بۆ ئەو خەڵکە هەم لەزەت لە بینینی ئەو خەڵکە ئەبینی لەزەت لە بینینی کوچە و کۆڵانەکان ئەبینی لەزەت لە بینینی بڵێن جگە لە کارەبا هەیەە کارەبا هیچ شتێکی تازەیان نییە ئەمە ینی حکوومەت دوا ئەکات دەوڵەت دوا ئەکات لایەنی پەیوەندیدار وا ئەکات تۆ لایەنی پەیوەندیدار کابرا شوانە سەد سەرمەڕی هەیە یە ئەڵێ وەرە من داد ئەمەدرێنم بە موچەیەکی 500,000 600,000 ملیۆنیش دای ئەمەدرێن لە دامودەزیاکی حکومیە فرامۆش ئەکا ئەو پیشەی ڕەسنەی خۆی فرامۆش ئەکا ئیتر ناچار ئەبێ لە لادێوە بچێتە شار و پاشان خەڵکی کەشمان هەبوو دارتاژ بووە بە هەمان شێوە ئەویشی دامەزران واخر هەبوو دارتاژ بوو ێستا لە بنکە ئاگرکوژێنەوە دەوامەکە دارتاژ لەکوێ و بنکە ئاگرکوژێنەوە لەکوێ و یاخود هەمان بووە کەسێکی زۆر بلیمەت بۆ لە دروستکردنی تەڵان و باخداریە ئەوە قەیناکە دایمەزرێن بەڵام لە پشتوکاڵا دایمەزرێنە نەوەک تۆ بیبێ لە وەزارەتی پیشەسازی دای بمەزرێنی ئەبینی ئەمە حکوومەت کە پێشبینی نەبوو حکوومەت کە دووربین نەبوو حکوومەت کە بڵێن بەخەمەوە نەبوو وای کرد کە ئەبینی دەستڕەنگنی لە هەورامان نەما ئابووری سربەخۆی ئەو ناوچە بچووکە کە خۆی هەیبوو نەما زیدەی 25 ساڵن حکومڕانی لە باشووری کوردستانی حکوومەت نکاری هیچ ناوچەیەکی فێری vêyekê bike ku ew bixwe xwe birêve bin ew bixwe aborek bi taybet û serbixwe ji xwe re drûst bikin hawraman zêdeyî sedan salan e bixwe aborek drûst kiriye û ew bixwe her ji berhemê navxweyî weke vê salkê heta berûbûmê xwarinê weke van tiyan bazarekî pê drûst bike û aborê xwe dabîn bike ji pêlavê û cilkî û xwarin û vexwarinan heta ji tên ciwankariyê û drûstkirina xanûyan jî bi destên xwe drûstkirîne an ku hawraman gotiye ez ê abora xwe danim û ez ê li ser abora xwe serbixweyê jî ava bikim bi gotinên şareza û bispora bûne ev gotine dîsan şareza û bispor jî dibêjin eger her navçeyek li başûrê Kurdistanê wisa bike weke hawramanê ne minet me bi qeyranan dimînin ne minet me bi abloqey û hisaran dibît ji ber ku em bi xwe dikarin xwe bi xwe dî bikin ev encamên hevkêşa me ya şîkarî aborî meydanî bûn ta aboreke din erşad bin